ئێمە ساڵانە کە ئاگرەکەوێتەوە لەسەر شاخی ئەزمڕ و گۆیژە بەڕاستی بە شتە بیدائیەکان بەتانی تەڕەکەین داری چڵەدار ینی بە شتە بیدایەکانی کوژێنینەوە. ئەمە کەی ئاواتان لێ کردووە ئەم ئاگر بڕەتان کەی کردووەوە چەند شوێنی کەماوە ئێوە ئاگر بڕی بۆ بە خێرانتانەکەم ئێمە وەک پرۆژەی دارستانی ئەزمەر سنوورەکەمان سنوورێکی بەرفراوانە ئێمە ساڵانە ئاگبڕەکانمان بە سێ قۆناغ دەست پێەکەین قۆناغ یەکەممان لە مانگی سێ دەست پێەکەین کە بە دەرمانە قۆناغی دووەممان بە بیلدۆزەرەوەکو ئێستا خۆتانەی بین لە چاوی کامێرەکەتانەوە لە مانگی پێنجەوە دەستمان پێکرد ئەم ساڵ تۆسە زووتر دەستمان پێکرد بە حکمی ڕێژەی بارانبارین زۆر و جایەکی زۆر هەبوو بۆیە زووتر دەستمان کرد ئاگر بکەوێتەوە ئێوە چۆن کۆنتترۆلی ئاگرەکە دەکەن. ئێمە ساڵانە کە ئاگرەکەوێتەوە لەسەر شاخی ئەزمڕ و گۆیژە بەڕاستی بە شتە بیدائیەکان بەتانی تەڕەکەین داری چڵەدار ینی بە شتە بیدایەکانی کوژێنینەوە. خوانەخواسە ئاگرێکی وا گەورە بکەوێتەوە بە بەتانی تەڕشۆن بەداخەوە خۆتان لەوە چێشایدیەوە بن لە منتیقی هەڵبجە هاوینی ڕابردوو دوو کارمەند بەهۆی ئەو ئاگرانەوە لە ناوچوون حیفێ ینی گیانیان لە دەستدا ڕەنگە هۆکارەکەی هەر ئەو کەرەسە بیدایانێ یانی دار هەبووە تەمەنی چوزانم 40 ساڵ بێ سوتا بێ لە ناوچوو بێت یان زیاتر پێرار من ئاگرەکەوتۆ زیاتر لە 600 دار سوتا هەمی تەمەنیان لە سەر و 35 بۆ 40 ساڵ بوو و بەڕاستی ینی کە ئەو مەنزەرە دەبینی گریانە بۆیە ها تۆ 30 ساڵ خزمەتی دارێکەیت و بە نی ساعت سووتانی لە ناوەچێت ئەتوانم ئەوە بڵم لە دەی شەشەوە هەج ئاگرە بکەوێتەوە مەترسی دارە زۆر زەحمە دەبێ زیاتریش ئەو کەسانی کە مەیلی سەرگەرمکردن و شتیان هەیە هەندێجارەوە بەداخەوە ئێمە شەوانە خۆم ینی کە وەرزی هاوینە بێ دەیان شەو ئێمە سەرەوانێ ساڵی ڕابردوو لە 11 شەو خەڵکمان ئاگادارە کردو بەڵام دوای خۆیان ئاگر بەجێڵن بەداخەوە پێرار ئاگرێکەوتەوە لەسەر شاخی گۆیژە زەرێکی زۆری لە دیوی گۆیژەیە ئەو ئاگرانن کە بەجێمێنێ.